بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، العاقبة للمتقين والندامة للظالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد قائد المجاهدين وعلى آله وأصحابه أجمعين. ئەمە دەبوانی بەڕێز برایان و خوشکانی بە هەڵوێست، ئەی ئەو برە و خوشکانەی کەوا دڵتان وەکو ئاگر ئەسووتێ، ئەی ئەو کەسانەی کەوا دڵتان دەروونتان لەگەڵ ئەو برە و خوشکانەیە لە غەزە، سەلات و سەلامی پەروەردگار لە پێش ئێمە برژێ بەسەر ئەوان پاشان بەسەر ئێوە. ئەمە دەبوانی بەڕێز موقفەکە، حاڵەتەکە، وەزعەکە لە قسەکردن دەرچووە، لە خیتابات دەرچووە، لە ئیدانەکردن دەرچووە، لە کۆبوونەوە دەرچووە. کاتی ئەوە هاتووە، وەختی ئەوە هاتووە ئەم خیتابانە، ئەم گردبوونەوانە بکرێ بە عەمەلی، برژێ بەسەر زایۆنی و یاری دەدەرەکانیانە. لەبەرەوەی ئەو زوڵم و ستەمەی کەوا لەو برە و خوشکانە ئەکرێ، هەموو حەدەکانی تێپەڕانووە، هەموو خەتەکانی تێپەڕاندووە، ئینسانیەتیان تیا نەماوە، مرۆڤایەتیان تیا نەماوە، ڕەحم و بەزەییان تیا نەماوە. سوورەتی تەوبە ناوێکی تری هەیە، سوورەت الفاضحە، پێی ئەوترێت سوورەتی ئاشکراکەر، لەبەر ئەوەی لەو سوورەتەیە مونافیقەکان ئاشکرا کران. بۆیە غەزە لەمەو دوا ئەبێ ناوی بنێن غەزەت الفاضحە، لەبەر ئەوەی قیناعی لە دەم و چاوی زۆر کەس داکەن، جلوبەرگی درۆینەی زۆر کەسی دڕان، حەقیقەتی زۆر کەسمان بۆ دەرکەوت. لەسەروی هەمویانەوە ئەو منەزەماتانە، ئەو بەیاننامە و موتەمەرەتانە کە دەرئەکرا، کە باسەکرا بە هەموو ناوەکانیەوە، کوانێ منەزەمەی مناڵپارێز، کوانێ ئەو منەزەمەی کەوا دەیان و سەدان ملیار دۆلاریان سەرفە کرد بۆ منداڵپارێز، ئەی ئەو